خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەرنامێکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەین. زۆر بەمان لە ڕاگەیاندنەکانەوە گوێمان لە تعریبە بێ. تعریب چییە؟ ئەزانین تعریب چییە بەڕاستی؟ ئەزانین ئەو دەردەکوشندەیە چییە؟ ئەزانین ئەو برینەتەوەییە نیشتیمانیە چییە؟ بۆچی تعریب لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسیش هەر بەردەوامە؟ چێ نەوانەی تعریبەکەن؟ ئایا خاک و زەوی بۆ ئێمە گرنگ نییە؟ بۆچی چارەسەر نەکراوە؟ بۆچی جوتیارێکی ماندووی ڕەنجدەری تێکۆشاو بۆ پاروێکنان بەڵام خاکە کەشی لێ داگیر دەکرێ؟ ئەزانن ئێستا ئێمە ئەو داگیرکاری هێواشەمان هەیە بەڵام تەنها پێمان وایە وشەی تعریب شەڕێکی بچووکە لە نێوان کورد و عەرەب لە کەرکووک. تعریب زۆر دەردێکی کوشندەترە. من پێتان ناڵم با لەگەڵ خەمخۆری جوتیارانی کەرکووک محەممەد ئەمین کە بۆ بە ڕەمزی مقاومەی جوتیاران گفتوگۆ بکەین. خێر بێ کات محەممەد. زۆر سپاس کاک سپاس بۆ ئێوەش. دەستخۆشی لێ دەکەم دڵم پێت خۆشە کوردی هەوا ڕەسەن باوە. وەڵا زۆر سپاس کاکە زاناجان ڕێز و حورمەت بۆ تۆ و بۆ تەواوی بینەرانی کورسات نیوزی ئازیز بەهیوان بتوانین هەر وەکو گوتت ڕیشەی تعریب بۆ بینەرانی ئازیزی کورسات نیوز ڕوون بکەینەوە. جا من دەبێت پرسم کاک محەممەد ئەمین هەر بەڕاستی بۆ هی گەنجێک کە تازە بۆ بە 18 ساڵ یان کەسێک کە بەڕاستی تێی ناگا تعریب چییە؟ ئەوەی کە ئێوە مەسەلەن هەموو ڕۆژێ ئازاری پێچێش. تعریب پێم وایە پرۆسەیەکی سیاسیە. کاتێک کە چەند کەسێکی دیاریکرا و لە نەتەوەیەکی دیاریکرا و هەڵدەکەندرێ زوڵمی لێ دەکرێ و بە مەبەستی گۆڕینی دیموگرافی لە شوێنەکەی خۆی هەڵدەکەندرێ و جۆرە کەسانێک یان چەند کەسانێکی تر لە نەتەوەی جیاواز دەهێنرێت لە شوێنەکەی وی نیشتەجێ دەکرێت و هەموو امتیازاتێکی پێدەدرێ ئەوە هەمووی پرۆسەیەکی تعریبەجا ئەو پرۆسەی تعریبە ئەو گۆڕینی دیموگرافیا شێوازی زۆری بابرین هەیە لەوەی کە مەسەن لە ڕووی زمانەوانیەوە هەر کاریگەری هەیە لە ڕووی داگیرکردنی زەوی زار ینی بە شێوازەکانی دەردەکەوێت لە ڕووی ئەوەی کە خزمەتگوزاری پێشکەش بەو هاوڵاتیانە ناکرێت کە لەنتەوەیەکی دیاریکراون زیاتر خزمەتگوزاری پێشکەش بۆوانەی تر دەکرێت وەکو گوتم شێوازی یەکجار زۆرە بەڵام ئەگەر ئێمە بەڕاستی بینە سەر ڕیشە مێژوویەکەی ڕیشە مێژوویەکەی دەگەڕێتەوە بۆ لە وڵاتی عێراق لە دەوڵەتی عێراق دەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق هەر لە بیستەکانی سەدەی ڕابردووەوە ئەو پرۆسەی تعریبە دەستی پێکردەوە بەڵام ئەگەر شیکارێکی مێژووی بۆ بکەین دەتوانین بکەینە دوو قۆناغ قۆناغێک کە لە بیستەکان دەواتە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە دەست پێ دەکات تاوەکو ساڵی 63 کە ئەوە کۆمەڵێک سیما و ئەدگاری تایبەت بەو قۆناغی هەیە دواتر سیما و ئەدگارەکانی دەگۆڕێت ئەو قۆناغی دوم دەست پێ دەکات لە ساڵی 63 دەست پێ دەکات تاوەکو ڕووخانی ڕژێمی بەعس لە 2003 کۆتایی دێتن. ئەو دوو قۆناغە قۆناغی سەرەکین. قۆناغی یەکەم سیما و ئەدگارەکانی بەوەیە کە هێمنانە بووە و لە ڕێگەی هاندانەوە بووە لە ڕێگەی کۆمەڵێک پێشکەشکردنی خزمەتگوزاری بووە لە ڕێگەی مەسەن چارەسەرکردن لەسەر حیسابی نەتەوەیەکی تر بووە بنمونە مەسەلەن لە سەرەتای دروستبوونی بابرین دەوڵەتی عێراق هەر یەکسەر هەوڵیان داوە کە عەرەب بێنن لە کەرکووکدا نیشتەجێی بکەن بەوەی بنمونە کۆمپانیا کاتێک کە کۆمپانیای نەوتی باکوور دادەمەزێ هەوڵ دەدەن زیاتر ئەو عەرەبانە بێنن هەر زوو ینی پێیەوە نەبە عەقڵێتێکی نەگۆڕە عەقڵێتێکی نەگۆڕە ڕاستیەکەی بەڵام وەکو گوتم سیما و ئەدگارەکانی لە قۆناغێک بۆ قۆناغێشکە دەگۆڕێ جا ئەو هاندانە بۆی کە عەرەب لەوێندەرەکە نیشتەجێ بکرێ ڕێگریکردن لە کوردان لەو شوێنانە لەوەی کە ئیمتیازاتیان هەوی لە مەسەلەن کۆمپانیای نەوتی باکوور کە کۆمپانیایکی گەورە بووە لە بیستەکانەوە بەڕێن کاری لە کەرکووک کردووە لەو کاتەوە هەوڵیان داوە کە عەرەب زیاتر لەوێندرەکە لەو کۆمپانیا کار بکەن جا بە مەبەستی کارکردن ماڵەکەشی گواستۆتەوە هاتوتە وێندەرەکە ئەو بەهادی ئیکرا ئەوە بەهادی ئیکراوە بە هێمنی کراوە بە ینی تودوتیژی تێدانیەوە بڕیاریشی پێ دەرنەچوە لە ڕاستیدا
دروستکردنی پرۆژەی ئاودێری حەویجە و کەرکووک ئەوانە هەموو بەشێکن لە پرۆسی تعریب بۆی کە عەرەبەکان زیاتر نیشتەجێ بکەن لەو منتیقەی چارەسەرکردنی کێشەی نێوان هۆزە عەرەبەکان بەوەی کە لە بیستەکانەوە ئەوان لە شەڕدا بوون لە نێوان هۆزەکانی جبور و عوبێد و شەممەر و ئەوانە تەمان پێشی بیستەکان عەرەب لە ڕۆژهەڵاتی ڕووباری دیزلە نەبووە. بەڵام بۆ چارەسەرکردن و لە یەکتر دابڕانیان ئەوانیان هێناوەتە بۆ ڕۆژهەڵاتی دیزلە کە لە منتیقەی حەویجە و ئەوانە نیشتە جیانکردن ئەوانە هەمووی وەکو گوتم بەشێکە لە پرۆسەی تعریب بەڵام بە شێوازێکی هێمنانە و نیشتە جێکردن و بڕیاری پێدەدرێن بەڵام نیەتەکە نیەتی تعریب بووە نیەتێکە زیادکردنی پێکهاتەی عەرەب بووە لەسەر ڕێژەی لەناو کەرکووک لەسەر حسابی ڕێژەی پێکهاتەی کورد. ئەوە قۆناغی یەکەم دێنە سەر قۆناغی دووەم کە وەکو گوتمان ئەوە هەتا ساڵی 63 دەست پێ دەکات کۆتایی دێ لە 63 قۆناغی دووەم دەست پێ دەکات کە لەو قۆناغە توندوتیژی بەکاردێ هێزی سەربازی تێدا بەکاردێ بۆی کە نزیکەی 70 گوند لە سنووری گوندەکانی دەوروبەری کەرکووک دەسووتێنرێ و هەڕەشەیان لێ دەکرێت خەڵکەکەی ئاوارە و دەربەدەر دەکرێت سەدان کەس تێدا شەهید دەبێت هەردووچیانە بەوەی کە هێنی هێزی لە سەڵاتی دزێشی عراقی کارەکەی کردووە بەڵام بە هاوکاری لەگەڵ ئەو کاتە حرس قەومیان پێکەی نابوو لە عەشایر عەرەبەکان کە ئەوانیش ببوونە داردەستی دەوڵەت و هێزی سوپای عراقی بە هەردووچیان هێرشیان دەکردە سەر گوندە کوردەکان و تاڵانیان دەکرد ئاوارە و دەربەدەریان دەکرد خەڵکەکەیان دەکوشت لە ناو کەرکووکیش سەدان هاوڵاتی کوردیان ئەزیەتدا و شەهیدیان کرد بە هەموو ئەوانە بەشێک بوو لەوەی کە کورد لە کەرکووک ئاوارە و دەربەدەر بکرێ و لە شوێنی ئەوان ئەو عەرەبانە تێدا نیشتە جێ بکرێ. بەڵام ئەو قۆناغی وەکو گوتم لە نێوان 63 تاوەکو 2003 ئەویش دەتوانین بکینە دوو هەنگاو. هەنگاوی یەکەم لە ساڵی 63 تاوەکو ساڵی 75 ینی دەست پێ دەکات ئەوەی تر لە دوای 75 تا 2003 سیمای ئەو قۆناغی یەکەم ئەو جارە ئەو بەشای ئەوە دەگرێتەوە وەکو گوتم دەبەرێت بەعز بەخۆی دەسەڵاتێکی زۆر پتەوی نەبوو تازە هاتە بۆ سەر حکوم تازە کودتای کرد بوو بە جۆرێک بوو دەویست پێکەکانی خۆی قەیمکاوە جۆرێک لە جۆرەکان نەرمونیانیشی لەگەڵ بەتایبەتی شۆڕشی ئەو کاتەی کورد هەبووە تاوەکو پێکەکانی خۆی بەقۆت کرد. بەڵام لە دوای ساڵی 75 کاتێک کە نسکۆی شۆڕژ ڕوودەدا و ئاشبەتان ڕوودەدا ئەو کاتە بەڕاستی حیزبی باس تەواو دەستی واڵا دەبێت و هێزێکی سەربازی گەورەی دەبێت و پێکەکانی خۆی لە دەوڵەتی عراقیش بەقوت دەکات ئیتفاقی استراتیژی لەگەڵ یەکێتی سۆڤیەت مۆر دەکات تەمیمی نەوت دەکاتن بەهۆی ئەو تەمیمەوە پارەیەکی یەکجار زۆری دێتە بەردەستێ هەموو ئەو حالەتانە هەموو ئەو هۆکارانە لە ساڵی 75 بەدواوە ئەوجا بەعز دەکەوێتە سەر جێبەجێکردنی پلانە ڕاستەقینەکەی خۆی کە لە دوای ساڵی 75ەوە بە تەواوی جێبەجێیان دەکات ئەویش بەوەی سەرەتا بە دەرکردنی کۆمەڵێک بڕیار لەلایەن مەجلیسی قیادەت سەورەوە دەست پێ دەکات. تەمەن مەجلیسی قیادەت سەورە لە سەردەمی ڕژێمی پێشوو ئەنجومەنێک بۆ لە قیادەکانی باس بۆ دەسەڵاتێکی یەکجار فراوانی هەبوو بە جۆرێک کە بڕیارەکانی ئەو مەجلیسە ئەو ئەنجومەنە قووی قانونیان هەبوو وەکو قرار وەکو ینی قانونێک بووە قرارەکانی مەجلیس ئەوەی کە بەشێک لەوەی داوا دەکەێت جا سەرەتا بە لە قراری ساڵی لە قراری 369ەوە دەست پێ دەکات کە لە منتیقەیەکی یەکجار فراوان دەگرێتەوە ئەو قراری 369 مەجلیسی قیادەت سەورە لە منتیقەی لەیلانەوە دەست پێ دەکات تاوەکو دێتە منتیقەی داقوق هەندێکی لە تۆبزاوە و دێتە منتیقەی بڵاوە دواتر دێتە منتیقەی دووبزیش نزیکەی 123,000 دۆنم زەوی بە یەک قرار لە تەواوی جوتیارانی کورد و تورکمان دەسەنرێتەوە بەنای وەزارەتی مالیە عراقی ئەو کات لە ساڵی 75 یەکەم بڕیارکە دەبێت. دواتر کۆمەڵێک بڕیاری تریشی بەدوا دێ بڕیاری دووەم بڕیاری 824 کە تایبەتە بە سنووری گوندەکانی 9 گوند لە منتیقەی داقوقە کە بەپێی ئەو بڕیارەش تقریبان 38,000 دۆنم زەوی لە شێخەکانی تاڵەبانی دەسەنرێتەوە و دەدرێتە وەزارەتی زراع و وەزارەتی مالیە. بڕیاری سێم بڕیاری 949 کە تایبەتە بە منتیقەی سەرگەڕان و بەشێک لە گوندەکانی دووبزوو پردێ بەهۆی ئەوەشەوە تقریبان نزیکەی 44,000 دۆنم زەوی لە جوتیارانی کورد دەسەنرێتەوە ئەویش دەدێتە وەزارەتی مالیە. دواتر کۆمەڵێک بڕیاری کەشی دەرکردووە لەوانە
هەتاوەکو نزیکی نەوەتەکان لە دوای نەوەتەکان لەبەرەوەی پرۆسەی تعریب بۆی کە زۆر بە فراوانی دەیەوێت دەستی پێ بکەوە ینی لقوپۆپی زۆری لێ دەبێتەوە بەوەی ڕناگە کە مەزیی قیادە سەور لەبەرەوەی دەسەڵاتێکی گەورە بووە بڕیارەکانی پۆ دەکرێت لێژنەیەکی تایبەتی بۆ دروستەکە ئەویش پێی دەڵێن لێژنەی شئونی شیمال ئەو لێژنەیە تایبەت دەبێت بۆ تەسریعکردن یعنی پەلەکردن لە مەسلەی تعریب لە هەموو بوارەکان بۆی دەست بەسەر زەوی زارەکان ئاوارەکردنی کورد هینانی عەرەب و پێدانی زەوی و امتیازاتیان نیشتەجێکردنیان پێدانی ینی هەموو پرۆسەکەی تعریب بەو لێژنەی شوونی شیمال دەستپێرن ئەوە درێژە دەچێشێت تاوەکو ساڵی 2003 کە لەوێندرێکە ینی کورد خاوەنی هیچ نەمابوو لەو ناوچانە تقریباً ئەگەر بڵێم 95 زەوی زاری کورد هەمووی بەهۆی ئەو قرارانەی مەرسی قیادە سەورە بەشێکیان و بە ئەوانەی تریش دواتر نەیدابوو بە کەس لە ڕێگەی لیژنەی شوونی شیمال دەستی بەسەردا گرتبوو و ئەو زەویانەی لە مڵکایەتی خاوەن مڵکەکان کە کورد و تورکمان لێی سەندبووە دواتر ئەو زەویانەی بە عەقدی زراعی بەگرێبەستی کشت و کاڵی درا بۆ ئەو عەرەبانی کە بەشێکیان لە خواروی عێراقەوە هێنابیان یان لە شارەکانی دەرەوەی کەرکوک و بەشێکیان لەو عەرەبانەی ناو کەرکوک بنمونە عەرەبی حەویزێ عەرەبی هەیە لە دووبز عەرەبەیە لە داقوق عەرەبەیە لە ڕیاض ئەوانە هەمووی ینی هەندێکیانی ناو کەرکووکن ئەو زەویانەی کوردانیان بە گرێبەستی کشت و کاڵی پێداوە هەندێکیان لە دەرەوەی کەرکوک یان لە مووسڵ یان لە تکرید یان لە دیالە لە هەموو پارێزگاکانی عێراق عەرەبیان هێناوە بەستی گۆڕینی دیموگرافی لەو شارە ئەمە تا 2003 ئەو نەزیفە لە دوای 2003 چی بەسەرات ئەو نەزیفە لە دوای 2003 بۆ ماوەیەکی کاتی ڕاوەستا کاتێک کە ڕژێمی بەعس کە وەکو گوتمان کە پلاندانەر و داڕێژەری سەرەکی جێبەجێکردنی پلانی تعریب بوو بەخۆی هەڵوەشاوە بەخۆی ڕووخا ئیتر خەڵک بەڕاستی بەشی چارە زۆری کورد تورکمانەکان گەڕانەوە سەر زەویەکانیان و ئەو عەرەبانەی کە ئەو زەویانەیان داگیر کردبوو لە چوارچێوەی پرۆسەی تعریب هێنابدرانە کەرکووک بەشی هەرە زۆریان ڕۆیشتنەوە یان شوێنەکانیان بەجی هێشت و گەڕانەوە گوندەکانی خۆیان دەگە هەروەکو گوتمان ئەوانەی کە لە نزیک لە ناو کەرکوک بوون هەندێکیان گەڕانەوە دەرەوەی پارێزگای کەرکوک بە ئومێدی ئەوەی کە دەستوریشی نوێ پێک دێتن لە عێراق و لەو دەستورەیدا مادەی 140 ینی جێگەی کراوەتەوە کە لە سێ قۆناغ پێک دێ و ئالیاتی چارەسەرکردنی ئەو کێشانەی تێدا نووسراوەتەوە خەڵک ئومێدی ئەوە بوو کە بەڕاستی ئەو دەستورە دەتوانێت چارەسەری ئەو کێشانە بکە بەڵام بەداخەوە سەرڕای ئەوەی کە دەستورەکە نووسراوەوە وەکو گوتمە و ئالیاتانەشی تێدا جێبەجێ نووسراوە و لێژنەیەکیش بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی مادەی 140 بابرێن دەستنیشان کرا و ئەو ئەرکەشی پێسوێدرا ئەو لێژنێش کۆمەڵێک بڕیاریشی دەرکردووە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش مسادەقەی لەسەر کرایە و هەندێک بڕیاری تر لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دێچۆ بۆ هەڵوەشانەوەی ئەو گرێبەستە کشتتوکاڵیانەی کە لە کەرکوک بە مەبەستی دیموگرافی جێبەجێکرابوون هەموو ئەوانە سەرڕای ئەوەی کە دەرچوون بەڵام کە دەهاتە سەر جێبەجێکردن یان جێبەجێ نەدەکرایان جێبەجێکردنەکان بە شێوەیەک بوو وەکو خۆی نەبوو بۆیە هەتا ئێستا کێشەکە بەردۆرەی ماوە و هەتاوەکو ئەوەی کە بەداخەوە لە 2017ەوە قۆناغێکی نوێ دەست پێ دەکات کە قۆناغی تعریبی نوێ ئەو تعریبە نوێ چیە بە ئەو شەر بکەینە زنجیرێک بە دوای زنجیرە تعریبەکان تعریبی نوێ ئەو قۆناغەیە کە لە دوای 2017ەوە دەست پێ دەکات بەوەی کە ئەو عەرەبانەی کە وەکو گوتمان بەشێکیان گەڕابوونەوە گوندەکانی خۆیانیان بەبنێ قەزا و ناحیەکانی خۆیان لە چوارچێوەی پارێزگای کەرکوک گیان ئەوانەی کە گەڕابوونەوە دەرەوەی پارێزگای کەرکوک ئەوانە دووبارە گەڕانەوە و هەوڵ دەدەن بە پاڵپشتی بەشێک لە ئیدارە و دەسەڵاتی ناو وەزارەتەکانی عێراق و بەشێکیان لە ناو ینی دەسەڵاتی پارێزگای کەرکوک کە بەداخەوە لە ئەنجامی ئەوەی کە ئێمەی کورد هەردوو فراکسیۆنی یەکێتی و پارتی نەمانتوانی یەکدەنگ بین بۆی کە پارێزگارێکی نوێ بۆ کەرکوک دەستنیشان بکەین لە ئەنجامدا ڕاکانزبووری وەکو پارێزگاری و بە وەکالەت دەستنیشانکەرە کە ئەو بەڕاستی بووە هۆکاری سەرەکی و جێبەجێکاری سەرەکی لە پرۆسەی تعریبی نوێدا هەوڵ ئەو عەرەبانیان هێناوە جارێکی تکە هەوڵ دەدەن ئەو زەویانیان پێ بدەنەوە و جارێک کە لەو شوێنانیان نیشتە جێبکردنەوە کە لەسەر گوندی کوردەکان و تورکمانەکان بوون و ئەو زەویانەشان دووبارە ئەو عەقدانەی کە هەڵوەشا
خراببوونەوە دووبارە دەیانەوێت بۆیان نوێ بکەنەوە وە کۆمەڵێک ینی ئەوە لە بواری کشت و کاڵ و زەوی زار بەڵام ئەگەر بینە سەر مەسلەی سێکتەرەکانی تر ینی بەڕاستی ڕاکان هۆکارێکی سەرەکی هەموو تعریب بۆ بەوەی کە وەکو گوتم هێنانی ئەو عەرەبانە لە دەرەوەی پارێزگای کەرکوک بۆ ناو کەرکوک لە قەزا و ناحیە عەرەبیەکان بۆ ناو کەرکوک ئەوان هەموو بەشێکن کار ئاسانی نەکردن بۆ کوردەکان بۆی لە شوێنەکانی خۆیان نیشتەجێ بکرێن ئەوەش بەشێکی تر بوو ئیهمالکردنی زمانی کوردی ئیهمالکردنی پەروەردەی کوردی و ڕێگریکردن لەوەی کە ئەو مامۆستایانەی لەسەر پەروەردەی لەسەر هەرێمی کوردستان بوون و لە کەرکوک دەروانیان دەگوتەوە ئەوانە هەمووی بەشێکن لەو عملیە تعریبە نوێیەی کە بەڕاستی وەکو گوتم دەسەڵاتدارانی عێراق بە تایبەتی ئەو دەسەڵاتدارانێک کە لە ناو پارێزگای کەرکوک بوون جێبەجێکاری سەرەکی بوون دەکرێت بڵێنە دوای 2023 قۆناغی تعریبی 2017 لە قورسترینیان بووە ڕاستی لە دوای 2023 تاوەکو 2017 سڕ کرا یعنی تا 2017 سڕ کرا ینی زۆرە تعریب نەبوو بەڵام کێشەکان چارەسەر نەکرا لە ڕووی قانونی و ئیداریەوە کێشەکان چارەسەر بڕیارەکانی محکەمە سەورە هەڵوەشاوتەوە ئەنجومەنی شورا هیچیان هەڵنەوەشاوتەوە نەخێر چۆن بڕیاری بەعستای سەرش دەخوا لە بەداخۆ ئەو کارەساتەیە کە ئێمە لە دوای ئەو هەموو خوێن ڕێشنە لە دوای ئەو هەموو قوربانیدانە لە دوای ئەو هەموو شۆڕشە ئێمە نەمانتوانێت تا ئێستا بڕیارەکانی مەجلیسی قیادە سەورا هەڵبۆشێنینەوە بەشێک لە قرارەکانی لیژنەی شوونی شیمال هەڵوەشاوتەوە بەڵام ئەویش نیوەی جێبەجێکراوە نیوەی تری ماوە بەڵام هیچ بڕیاری باشە دەستور نەبووتە بەدیل مادی 140 نەبووتە بەدیل بۆ ئەوەی کە قرارەکانی محکەمە سەورەیان ئەنجومەنی مەجلیس قیادە سەورە هەڵوەشێتەوە نەخێر دەستور ڕێکارێکی داناوە بۆی کە هەنگاوەکانی نەمانی پرۆسەی تعریب ینی جێبەجێ بکرێتن بەڵام ئالیەتەکان ئەوەی هەروەکو گوتم یعنی حالەتێکی زۆر تایبەت هەیە لە عێراقیش وەکو گوتم مەجلیس قیادە سەورە لە سەردەمی بەعس بڕیارەکانی قووەی قانونیان هەبووە بۆ هەڵوەشانەوەی ئەو بڕیارەکانی ئەو ئەنجومەنە دەبێت دوو دەسەڵات لە عێراق بڕیار لێ بدە یان پەرلەمانی عێراق چونکە ئەو قووەی قانونی هەیە بڕیارەکانی یان محکەمەی ئیتحادی بەداخەوە ئێمە هەتا ئێستا لە ئەنجامی ئەو ململانەیە سیاسی کە هەمانەوە لە ئەنجامی نەبوونی خطابی نەمانتوانێت ئەو بڕیارە لە پەرلەمان وەربگرین بەڵام لە محکەمەی ئیتحادی تر ناچار بوون ئێمە وەکو نوێنەرانی جوتیاران لە کەرکوک ئاراستەی محکەمەی ئیتحادیمان کرد لە پارێکەوە دوو سکاڵەمان هەیە بۆ هەڵۆشانەوەی دوو بڕیاری یەکەمیان بڕیاری 824 کە وەکو گوتم زیاتر لە 9 گوندی منتیقەی داقوق دەگرێتەوە ئەوانە ئەوە سکاڵای یەکەم مەسکاڵای دووەمیش بۆ هەڵۆشانەوەی بڕیاری 939 مەجلیس قیادە سەورەیە کە زیاتر سنووری سەرگەڕان دەگرێتەوە 9 جەلسە هەتا ئێستا ڕۆیشتووە و ئێمە بەڕاستی دفوعاتی زۆر باشمان کردەوە و بەڵگەی زۆر باشمان پێشکەش کردەوە بەڵام محکەمەی ئیتحادی هەتا ئێستا قراری کۆتایی نەدا هەتا ئەویش بڕیار نەدا ناتوانین هیچ بڕیارێکی مەجلیس قیادە سەورە هەڵبۆشێتەوە وەکو گوتم یان ئەو یان محکەمەی ئیتحادی یان ئێستا بڕیارەکانی بەعزە خواشتە لە هەتا ئێستا بڕیارەکانی مەجلیسی قیادە سەورە هەمووی لەسەر جوتیاری کورد و تورکمان جێبەجێ دەکرێت و زەویەکان هیچی بەناوی کورد و تورکمان نەگەڕاوەتەوە ئەکرێ ئەو پرسیارە بکەم لە دوای هەموو ئەو باسی کە جەنابەت کرد کە بڵێم لەبەر کێشە لاوەچیەکان و هەندێک شەڕی لابەلا ئەو کێشە ئەساسیە نیشتیمانی لەبیر کراوە جا ئەگەر پرسیارەکە بە جۆرێکی کە بکەین هۆکارەکەی هۆکارچی هەتا ئێستا ئەو زەویانە نەگەڕاوەتەوە من بەڕاستی وەکو شیکار پاشی ئەوەی کە زۆرش لێم کۆڵیتەوە سێ هۆکاری سەرەکی دەبینم بۆی کە هەتا ئێستا ئەو زەویانە نەگەڕاوەتەوە سەر ناوی خاوەنە ڕەسەنەکانیان هۆکاری یەکەم ئەوەیە کە بەعس کاتی خۆی ئەو بڕیارانەیە کە دەرکردەوە مەسەن لە دەسەڵاتێک دەری کردووە کە زۆر زەحمەتە ئەو بڕیاری ئێڵا دەبێت پەرلەمان بڕیار لێ بدە یان محکەمەی ئیتحادی و کاتێککە بڕیارەکەی داوە ئەوەندە بە ورد و ئەوەندە بە زانایی یان ئیشەکەی کردووە حالەتێکی زۆر تایبەتە دوای ئەوەی کە نزیکەی 50 ساڵیشی بەسەردا تێپەڕیە کۆمەڵی گۆڕانکاری تێدا کرایە لەو حالت ینی بە هەموو ئەوانە ئێستا هەڵۆشانەوەی ئەو بڕیارە بە جۆرێکە ئاسان نییە بە تایبەتی لە خەڵکی شوێنێوێت ئەگەر دەمێنێتەوە سەرەوەی ئەو خاڵەیەکە تۆ باس کرد بە تایبەتی کە ئێستا دەسەڵاتدارانی عێراق خۆشیان نیەتیان نییە و بڕیارە جێبەجێ بکەن خۆشیان نیەتیان نییە ئەو قرارانە هەڵبۆشێنەوە کە ئەوە خاڵی دووەمە
خاڵی سێم کە بەداخەوە لە هەردووچیان بۆ ئێمەی کورد و بۆ جوتیاران ناخۆشتر و زەحمەتراویش ئەوەیە کە هەتا ئێستا ئەو دەسەڵاتدارانی ئەو کەسانی کە نوێنەرایەتی کوردیان کردووە جاچ لە پەرلەمانی عراق بێ یان لە پۆستە باڵەکانی عراق بێ یان لە وەزارەتەکانی عراق بێ بەڕاستی یەکگرتو نەبووینە و یەک ڕیز نەبووینە یەک ختاب نەبووینە بۆی کە بێکەوە هەوڵ بدەن دووەمیش لە ئاستی ئەو قەزیە گەورەدا نەبووینە بۆی هەتا ئێستا کێشەکە معەڵەقی ماوەتەوە و چارەسەر نەبوو. باش ئامارێک تێ چەند گوندی کورد لە سنووری کەرکووکەیە ئامارێکمان هەیە مەسەلەن نزیکەی تقریبا لە بینی 700 هەتا 800 گوندمان هەیە بەس کورد زیاتر کوردن ئەوانەی کوردەکان نزیکەی 700 عەرەب دیاری کراو نییە عەرەبان من نازانم ئەی تورکمانەکان تورکمانەکان گوندی تایبەتیان وەکو هەیەە بەڵام زۆر نییە بەو عەدەدەی نییە تورکمانەکان زیاتر لە ناو شاریش نیشتەجێن ئەو گوندانەی کە هەشیان بۆ بەڕاستی بەشێکیان هەم کەوتون سنووری پارێزگای ینی سنووری شارەوانی کەرکووک و بەشێکیان کەوتۆتە بەر مەسەلەی پرۆسەی ئەو تعریبەی کە لەگەڵ وەکو گوتم قوربانیون بەڵێ ئەوانیش وەکو ئێمە لە بەشێکی زۆری زەویەکانیان بێبەش کراون بەداخەوە کێشەشمان یەک کێشەیە بەڵام بەڕاستی لایەنە سیاسی تورکمانەکان بەداخەوە تا ئێستا نایەن لەگەڵ لایەنە کوردیەکان یەکڕیز بن بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و ببن لەو نزیک 700 گوندەکە محەممەد ئەمین چەندی مشکلەی لەسرە هەر هەمووی ئەگەر بڵێم نزیکەی 95 مشکلەی لەسرە بەڵام مشکلەی جیاواز چونکە هەروەکو گوتم ئەو مشکلانێک کە تایبەتن بە بڕیارەکانی مەجلیس قیادە سەورە جیاوازە لەگەرەوەی کە لە ڕێگەی لیژنەی چوونی شیمالەوەیە ئەو گوندانێکە نزیکنیان هاوسنوورن لەگەڵ گوندە عەرەبیەکان کێشەکانیان جیاوازە لەگەڵ گوندانێکە بابرێن تەواوی کوردیەوە سنوورەکانیشان لەگەڵ گوندە کوردەکان یان لەگەڵ هەرێمی کوردستان جا لە شارەکانی هەولێریان سلێمانیە ینی هەموو ئەوانە ئاستی کاریگەری و ئاستی کێشەکان بە جیاوازتر بابرێن ئەوەی کە لەسەر گەرانەماوە مەسەلەن لە وەختی داچاندنی بەرهەمە دانەوێڵە هەر مشکلە دێتە پێشوە لە کاتی دوورێنەوەی سووتانەکانی مەسەل ئەوانە هەموو دێتە پێش ئەمە بە دیاریکراوی هەر پاڵپشتە بە قرارەکانی مەجلیسی بەعس بە چارەسەر نەکردنی کێشەکان بەگشتی زە بەشێکیانەوەیە کە وەکو گوتم مەجلیسی قیادە سەورەیە و هەتا ئێستا بڕیارەکە هەڵنەوەشاوەتەوە بۆی ئەوانیش ئیسنادەنەوەی کە بڕیارەکە هەڵنەوەشاتەوە دەڵێن ئێمە هەتا ئێستا کار ئەو بڕیاران ئێمە ساری مەفعول لە عەقدەکانی زەویەکان ئێوە نێی حکوومەتە ئێمە عەقدمان لەگەڵ حکوومەت کردووە ئەوان بە چ حەقێک دێنە سەر ئەو زەویان ئەوان بەو نەسەی دەڵێن ئێوە ئەو زەویانە ئی حکوومەتە ئێستا ئێمەش عەقدمان لەگەڵ حکوومەتێ عەقدەکانی ئێمەش هەڵناوەشێتەوە هەتاوەکو زەویەکان ئەو قرارانی مەجلیس قیادە سەورە هەڵنەوەشێتەوە ئەگەرنا بەپی چ بەڵگەنامەیەک مەسەل ئەو زەویانە هی ئەو عەرەبە مەسەلیان هی کووردە ئێمە چیمان بەدەستەوەیە ئێمە لە ڕاستیدا پێش ئەوەی پرۆسەی تعریف دەست پێ بکە کورد هەمووی خاوەن دوو بەشە بە دوو جۆرێک خاوەنی زەویەکان بوو بەشێکیان تاپۆی ڕەشی هەبووە ئەوە تاپۆی ڕەشە ئەوە نمونەیەکە لە تاپۆی کە زۆر جارە لەی تاپۆی ڕەش بەڵێ ئەوە تاپۆی ڕەشە بەرمونەوەی بابنی کەسێکەکە بەناوی جەمیل عەلی قورشید کە خەرچی گوندی پەرکانەیەکە ئەوەی کە ناوەڕۆکی کێشەکانی بابرێن سەرگەڕانی تێدایە ئەو هاوڵاتیە لە ساڵی 38ەوە ئەو تاپۆ ڕەشەی هەیە حتا وەکو ساڵی 77 ئەو خاوەنی ئەو زەویە بوو قووەتی قانونی ئەو تاپۆ ڕەشە تەواو مەزبووتە ئێستا هیچ قووەتێکی قانون نییە لە دەوڵەتی عێراق لەبەرەوەی لە ساڵی 77 حکوومەتی عێراق لەسەر ئەو سەنەدەی لە سەناوی ئەو جەمیل عەلیە ڕەش کردوتەوە بە ناوی وەزارەتی مالیە کردووە بە پێی قرارەکانی مەجلیس قیادە سەورە ئێستا ئەو تاپۆ ڕەشەکەی کۆنە بۆ ئێمە هەڵمان گرتووە چکە ئێمە ئێستاش ئەتوانین ڕۆژێک بێت مەسەلەن بە پێی یاسا ئیش بۆ بەڵگەنامانەوە تاپۆیە ڕەشەکە بۆ پیاوە تۆ ڕەشکاک محەممەد هەر کاتی خۆی ئەو سەنەدانەکە لە ساڵی 38 تەبیعی بە عێراقی ڕەشکرا قانونی تەسویە عێراقی دەرەچی لە ساڵی 36 کە دەگاتە سنووری کەرکووک لە ساڵی 38 دەبێنی پاشی دوو ساڵی جا دەگاتێ یەکەم سەنەد کە دەیاندەنێ سەنەدێکی ئاوایە ڕەشە ڕەشی بەناوی دەڵێتن تاپۆی ڕەش ینی
سەنەدەکار بەو جۆرێ ئێستا ئەوەی تاپۆی ئەو تاپۆی ڕژێ هەبێ خۆی بە خاوەنی ڕئیسی ئەوەی دەزانێت و ئێمە ئێستا شەر خاوەنی ڕئیسینەوە داوا دەکەین ئەو کێشەیە چارەسەر بکرێت ئەو لایەنە سیاسیەکە ڕەش بکرێتەوە ئەو لایەنە گۆڕین دیموگرافیا لا بچێت بۆی کە ئەو زەویە بگەڕێتەوە سەر ناوی ئەو هاوڵاتی ئاسایی کە بە ئەسڵ لە ماوەی تقریبا 70 ساڵ بخۆی خاوەندارێتی کردووە. ئەوەی دوم ئەوەیە حالەتی دوم بابرێن ئەوە گوندی گابەرەکەیە ئەوە صادق ئەحمەد خضر طبعا من ناو محەممەد حەمەدەمین صادقە ئەو باپیرتەوە بەڵێ ئەوە زەوی باپیرم بوو یەک لە ئەمە تاپۆی ڕژ نییە ئەوە هەر هەمان تاپۆی ڕەشە بەڵام تاپۆی ڕژ کاتێک کە دواتر مەسەلا ئەگەر ئەوەت بزر بکردا بووە یان بە جۆرێکیان لەوە دەدا بۆ معاملەکان ئەوە سەنەدێکی تاپۆیە بەڵێ دەردەکرێت دەنەوەش هەر نووسراوە لە ساڵی 38ەوە ئەوە بە ناوی ئەو بابرین خاوەن زەویەیە ئەوە باپیرتەمە ئەو باپیری منە ئەوە لە ساڵی هەتا 98 بەناوی بووە لە ساڵی 98 بە بڕیاری مەجلیسی قیادە سەورە ژمارە 12 بڕیارێکە کە تایبەتە بۆ گوندەکەی ئێمە بۆ گابەرەکەی بۆ ئەو گوندەی ئێمە کە ناوی گابەرەکەی تایبەت دەرچووە هەموو زەویەکان کە هەمویان مڵکن هەمووی لە سەناوی ئێمە ڕەش کردوتەوە و بەناوی وەزارەتی مالی عراقی کردووە ئەوەش نەسی بڕیارەکەی طبعا لەبیرم چوو ئەگەر ڕوخسەتە بێ ئەوە زۆر ئەوە بڕیارەکەی 369 ساڵی 75 ئەوەش تەواوی ئەو گوندانەیە کە یەک هەمووی سەیرێکی گوندەکان بکەم اسم المقاطعة مساحة المستملكة ناحية دبس درا مرعى ومرعى ما بس باوانا قشقاية مرعي قردرا خاصة يعني أوانا هموي جورعون أو هر أوانا تايبت بدوبس هموي أو دري أو ملكات زي يك ما تدري شي بناي كردنا ما هموي خلاص وزارة إدارة وزراعة مثلا دەرێ لە ناحیەی دەبست گوندی قەرەدەرە 6546 دۆنم بووە هەمووی ڕەش کراوەتەوە یعنی ڕێکەوە نێ حسابی بۆ خەڵکەکە کردبێ حسابی بۆ کرد چەند دۆن میلیە چەند دۆنمە هەرچی مولکە لەسەر ناوی خاوەنە ڕەسەنەکەی ڕەش کردوتەوە مەسەلەن دێتە ناو کەرکووک لە قەرە حەسەن لە تەرزیل لە ترکەشکان لە ڕەحیماوە لە لەیلان دێتە سەر ناحیە یایچی لە یایچی لە جدیدە لە شریفیە دێتە سەر تازە خوڕمات و کە ئەو کاتە تازە خوڕمات و بەشێک بووە لە کەرکووک شرنجە زیندانە مەتارە یەنگیزە مثلا ئەوانە هەمووی لەسەر ناوی هەریەکە تەمان بە دۆنمەکانش لە بەرامبەر جوتیارەکانی ڕەش کردوتەوە بەساحەی گوندەکەی چەند بۆ ئەوە بڕیاری 949 بڕیاری 949 ئەوان مەجلیسی قیادە سەورەیە بەڵێ ئەوان هەموو بڕیاری مەجلیسی قیادە سەورەینا ئەوەیان 369 بۆ ساڵی 75 دەرچووە وەکو گوتم بڕیاری دووەمیان بڕیاری تایبەتە بە منتیقەی داق و 824 لە ساڵی 76 دەرچووە ئەویان ساڵی 77 دەرچووە چواردە گوند دەگرێتەوە دە گوند لە سنووری سەرگەڕانە دوو گوند لە سنووری دووبزە دوو گوند لە سنووری پردەیە بەپێی ئەو قرارە ئێستا ئەوەندا 44,000 دۆنم زەوی لەسەر ناوی کوردەکان ڕەش کراوەتەوە بە ناوی وەزارەتی مالیە کراوە جا ئەوانە درێژەی دەکێشێ هەتا وەکو گوتم ئەویان بڕیاری ئەوە ژمارە 12 کە تایبەتە بە وەکو گوتم گوندەکەی گوندی گابەرەکە ئەو هەمان بڕیارە ئەوەش ناوی کەسەکانە یەک بە یەک هەمویان دەناسیوانێ بەڵێ هەمویان باپیرەوە براکانی کە سێچار برانە مامەکانێتی ئامۆزاکانی باپیر من هەمویان ئەیما چکە لە بەرەوەی لە گوندەکە بەڵام ناوەکانی لا بردووە هاتووە بکوێتی گابەرەکە چەند مەسەلەن چەند مەساحەی گوندەکە چەندە ئەوەندەی بۆ حساب کردو دەمەوێت درێژە بە ئەوەی بدەم وەکو گوتم ئەویش ئەوەیە کە بڕیارەکانی مەجلیسی قیادە سەورە بڕیارەکانی لیژنەی شوێنی شمال بەشێکی زۆریان هەتا ئێستا لە کێشەی زەویزار لە لای حکوومەتی عراقی ساری المەفعولە و بڕیارەکان کاری پێ دەکەن ئەو بڕیاری 12 دەی لەگەڵ تاپۆی ڕەشەکە گەرلاد مابی ئەوە بڕیارەکەیە بڕیارەکە گەر ڕخسەتی بۆت بخوێنمەوە بناء على ما قرره مجلس قيادة الثورة وإسنادا لأحكام الفقرة ألف من المادة الثانية والأربعون من الدستور وصلاحية المخولة لنا بموجب قرار مجلس قيادة الثورة المرقم 136 في تساردي سي نوهت صدر القرار الآتي أولا تصادر يعني مصادرة الأراضي الزراعية المبينة أرقامها وأسماء من تعود لهم في القائمة المرفقة بهذا القرار والذي تبدأ بالتسلسل صادق أحمد حاجي خضر طبعا قلت ما هو بابيري منها وتنتهي بالتسلسل بازدا هاشم محمد بير داود وتسجل باسم وزارة المالية
یعنی مسادرە دەکرێت زەویەکان لەو ناوانە دەخرێت سەر قایمەی ناوەکانیش ئەوەیە. بەڵێ نام بەبەستم تاپۆ ڕەشەکە چییە؟ ئەوە قەرارەکانی مەجلیسە قیادە سەورەیە ڕئیس دیوان ئەحمەد حوسێن خضیر. وەکو گوتم ئەوە ئیساڵی هەشتاویەکە. من دەبێت ئەو بە بینەرەکانم بڵێم ئەوە تاپۆی خەڵکی کووردە کە خاوەن زەوین هەری حکوومەتی عراقیە بەسی ساڵی 38 وانە ئەمەش قەرارەکانی مەجلیس قیادە سەورەی حزبی بەعسە بەپێی ئەو قراران لە سەوەی ڕەشکرا. بۆی من زۆر بە سادەی پێیان بڵێم ئەمە بەو تاپۆیە کاتکە تاپۆ ڕەشەکەشم هەردەیە کاک زۆر جارێ ئێمە بۆ بە ئیدیۆمیش تاپۆی ڕەش بەڵێ ئەم تاپۆ ڕەشە وای کردووە کە کورد جوتیارانی کورد خاوەنی زەوین بەپێی تاپۆ تر لە تاپۆ زیاتر قانونی تر دەست ناکرێت بەڵام بەپێی ئەم قەرارەی مەجلیس قیادەی سەورەی سەردەمی بەعس زەویەکان مسادرە کراوە دەستی بەسەر داگیراوە خراوە سەر وەزارەتی دارایی یان زراعە بە پێوتەکانی کاک محەممەد ئەمین. ئێستا کە ئەو کێشەیە کە ڕوو ئەدا هەموو جارێ ئێوە ئەیبیستن یان ئێمە ئەیبیستین ئەوەیە کورد خاوەن حەقە خاوەن قانونە بە قانونی بەڵام ئەوان بەپێی بڕیارەکانی بەعس دێنەوە سەر ئەو زەویانە. دروستم وت کاک محەممەد؟ باش زۆر باشە چیتری تێدا لە قەرارەکان بڵێ؟ ئەوانە وەکو گوتم ئەوە هەتاوەکو 2023 لە 2023 دەستوری عراق دێتە گۆڕێ دەستورێکی نوێ مادەی 140 تێدا ئالەتی چارەسەرکردنی سەرتا مادەی 50 بوو. بەڵێ لێژنەیەکی جێبەجێکردنی بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەرەچێت. ئەو لێژنەیە لە ساڵی 2007 هەندێک تەوسیات دەداتە ئەنجومەنی وەزیران. یەک لە تەوسیاتەکان مەسەوە تەوسیاتەکە دواتر ئەنجومەنی وەزیرانی عراقی بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی ژمارە 6756 لە 2007 مسادقەی لەسەر دەکا یان دەبێتە بڕیاری ئەنجومەنی وەزیران دەڕێ إلغاء كافة العقود الزراعية التي أبرمت في ضوء سياسات التغيير الديمغرافي التعريب في المناطق المتنازع عليها والمشمولة بالمادة 190 من دستور جمهورية العراق وبصورة خاصة في محافظة كركوك وإعادة الحال إلى ما كان عليه قبل إبرام تلك العقود. ببي أوا همو عقدي عربة كان دبي هالبوشته أوا هالوشة بو إما أو كاتا وميد ما بيبو دواتر برياري بستونو درسي أو برياري بستونو أنجمني وزيراني عراقية دواي لە ساڵی 2012 لە دوایەوەی کە دووبارە بە ینی لایەنە سیاسە کوردیەکان فشارێکی زۆر لە حکوومەتی عراقی دەکەن دەڵێن مەسەن ئەو کێشانە چارەسەر نەبووە دەبێت چارەسەر بکرێ ئیتر جا بۆ ئەو شتێ ئەو بڕیارە دەرەچی بەڵام ئەوە تایبەتە بە زەوی ئەتفا بۆ ئەوە ئێمە دەبێت دوو شت لەکتری جیا بکەینەوە بۆ دەمەوێت گەڕسەتە بێت بۆ بینەرانی ینی ڕوون بکەینەوە. ئەو زەویە مولکانەی کە بە قراراتی مەجلیس قیادە سەورە دەستی بەسەرداگیراوە پێی دەگوترێت ئیستیملاک. بەڵێ ئەو زەویە مولکانەی کە بە قراراتی لیژنەی شوونی شیمال دەستی بەسەرداگیراوە پێی دەگوترێت ئیتفا. مەبەسم لەو ڕوونکردنەوەی چیە ئەو قرارەکە دەرەچێ تایبەتە بە زەوی ئیتفاکان بەڵێ یعنی دەڵێتن هەرچی عەقدە لەسەر ئەو زەویانە سەوی زەوی ئیتفاکان ئیلغا بکرێتەوە و بگەڕێتەوە سەر ناوی خاوەنە ڕەسەنەکانیان کە جوتیارە کورد و تورکمانەکان. دوو بڕیار لە ئەنجومەنی وەزیران دەرەچێ بەڵام جێبەجێ ناکرێت ڕێگری هەیە ڕێگری دەکرێت جارێ ئەو بڕیاری بیستنەوە ئەو کاتە لەبەرەوەی دەسەڵاتەکە لە دەست وەزیری عەدل بۆ وەزیری عەدلی لە ساڵی 2012 کابرایەکی ڕەگەزپەرستی یانی عەرەب بووە نەیویستێت جێبەجێ بکە بڕیارەکەی شاردوتەوە و جێبەجێ نەکردووە. ئەو بڕیارەی تری ئەنجومەنی وەزیران وەکو گوتم کە ئیلغای هەموو عەقدەکان دەکاتەوە کە هاتوۆتە وەزارەتەکان لە هەندێک شوێنان جێبەجێ کراوە لە هەندێک شوێنی تر هەرگیێشیان پێ نەداوە. بەداخەوە ئێمەی کوردیش نەچوین متابعە بکەین خەڵکەکانی خۆمان خەڵکی ئەو هەی لێ نەبووە کە بە دووارەچوونی جدی بکە بۆی کە بڵێت بڕیارە لە ئەنجومەنی وەزیران دەچێت چۆن دەبێ پارێزگای ئێستا ئیشەکەن ئەو بڕیارانە ئەتوانن سێکەوەی لێ ببین ئەو بڕیارانە دەبێ ئەو عەقدانە ئیلغا بێتەوە بەڵام ئێستا ئەو عەقدانە جا بڕک پەیوەندی بە شتێکە کاتێککە ئەو بڕیاران دەستە ئەنجومەنی وەزیران دواتر دێتە وەزارەتەکان هەتا دەگاتە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووک لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووک لە جیاتی ئەو ئێلغایەی ئەو شەیە دەگۆڕێ دەکرێتە تەجمیت جا جیاوازی لە ڕووی قانونیەوە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئێلغاکە پەساردن لەگەر تەجمی دەکەین
ئیتر ئەو عقدانەوان بە تەزمیدکراوی دەمێنێتەوە لە لایوان على ئاساس هەتاوەکو ساڵی 2017 طبعا ئەو شەی تەزمیدە وشەیە کە تەنها بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکک لە دوای 2017 خەڵقی کردیە هێنایەتە گۆڕێ دەنا هیچ شتێک نییە ئێمە چەند جار چوینە لای بەڕێوەبەری کشتتوکال پێمان گوتیوە سەرچاوی ئەو تەزمیدە لەکوێیە چ بڕیارێکی یاسایی هەیە باسی تەزمید بکە ئێمە دە بڕیار بۆ دێنین کە باسی ئێلغا دەکە بەڵام تۆ بەس دەڵێ کردوتە بە تەزمید عەرەب بوو تورکمانێکی شیعەیە بەداخەوە ئەو تەزمیدە وەکو گوتم بەڕاستی لە داهێنانی بەڕێوەبەری کشتتوکاڵی کرد نەک هەمووشە بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووکە کە وەکو گوتم ئەو وشەی داهێنایە و بەهۆیەوەیەوە ئەو کێشانە ئەو جارە نوێ بووە بۆ چونکە کاتێک ئەوان تەزمیدە ئەو جار عەرەبەکان دێن دەڵێن دەچن شکار لە محکەمەی دەکەن دەڵێن عەقدەکانی ئێمە تەزمید کراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووکەوە بە نایاسای ئێمە داوا دەکەین ئەو تەزمیدەی لەسەر هەڵبژێرێ جا ئەو بڕیارانەی کە ئێستا لە محاکم دەرەچێ کە لەویش ئێمە بەڕاستی قسەمان هەیە بۆچی ئاوا دەرەچێ سەرڕایەوە بڕیارەکانیان بۆ دەرەچێت ئەو تەزمیدەشیان لەسەر لا دەدا کەواتە دەبێتە عەقدێک ساری المەفعولی پێدەڵێن ئێستا بەرکارە و دەیخواتن و حکوومەتی عراقی پێی وایە ئەو عەقدە ئێستا ئەوەی کە بۆوان نوێ کراوەوە ئەو عەقدە بەو عەقدەوان دەبنەوە ساحیبی ئەو لە پێش 2017ەوە بۆ دوای 2017 دەتوانی مەسەلەن بڵین ڕوبەرێکی زۆر هەیە لە دەست کورد چوو بێت بەڵێ یەکجار زۆرە لەدەست هەیە لە دەست بەڵێ ئێستا لە بنمونە جا یان کێشەکە بڕگالۆزە و ڕەنگە ئەگەر ینی چونکە لە دوای 2006 و هەفت ئەو کاتە هەیئەتێکیش دروستکە بە ناوی هەیئەی نزاعاتی مولکیە ئێمە چوین لەوێندرەکە ینی بۆ چارەسەرکردنی کێشەی زەویزارەکان بەو هەیئەیان سپات ئێمە موسەمسەکاتی خۆمان تەقدیم کردو هەموو و سکاڵایەک بوو داوامان کردەوە لە هەندێک شوێن ئەو هەیئەیە بڕیاری داوە کە زەویەکە بۆ خاوەن مافەکەی بگەڕێتەوە بۆ خاوەن ئەسلەکەی بنمونە مەسەن لە سنووری داخوق نزیکەی 17,000 دۆنم زەوی بە واسطەی ئەو هەیئەیەوە گەڕاوەتەوە سەر ناوەکانیان لە تاپۆ ئێستا بە ناوی خۆیان بەڵام نا جێبەجێ دەکرێت ئەو بڕیارە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی ئەو عەقدانەی کە کاتی خۆی لەسەری بووە ئامادەیە ئیلغای بکاتەوە جا بۆیە کێشەکە سەرڕای ئەوە کە بیانی ئێستا لە تاپۆ بەناویتوە بەڵام لەدەست عەرەبەکانە هەیە مەسەلەن دەست عەرەبەکانە تاپۆیە شێخەکانی تاڵەبانیە لە منتیقەی داقووقە 17,000 دۆنمیان زەویان بە واستەی ئەو هەیئەیە گەڕاندۆتە سەر ناوەکانی خۆیان بەڵام بەڕاستی وەکو گوتم یەک لایەن عەسکەریەکان پاڵپشتی ئەو عەرەبانە دەکەن و ئێستا ئەوان دەیچێڵن و ئەوان کاری لەسەر دەکەن دووش بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووکی ئامادەنی ئەو عەقدانەی کە لەسەر ئەو زەویان و سیر کە تۆ لەلایەک تاپۆ بەناویتەوە بەڵام عەقدی یەکێکی لەسەرە عەقدەکە داهێخوا بەڵام تاپۆکەی تو نایخوا قانون نایخوا شتی سەنەدی قانونی تاپۆکە ئاوە بەناوی بەدەستیتی ئەوە بەناویتی لە تاپۆ بەڵام ئێستا نایخوا ئەوە حالەتێک جا لە منتیقەی داخوق بەشێک لەو زەویانەمان هەیە کە بەو جۆرەیە بەشێکی کە بەتایبەتی ئەو لە منتیقەی دووبز زیاتر بابرێنەوە دەست پێ دەکا گونەکانی دووبزی بەشێکی زۆریان کاتی خۆی ئەوانە عەقدیان لەسەر بوو ئێستا کە محکەمە بڕیاریان بۆ دەدا دەچن زەویەکانی وەردەگرنەوە ئەگەر 50 دۆنم بی سەڵیت کەشی لە دەوروبەری بەکاردەهێنن و دەچن شکات لەو جووتیارەش دەکەنەوە کە خاوەنە ڕەسەنەکەیتی دەڵێن تۆ بەنایاسایی لە بینی 2003 تا 2017 بەکاتێنەوە دەبێت ئەجر بالمەثلی ئەوەندە ساڵەشمان بدێ و لە هەندێک شوێنان بڕیاریان وەرگرت تۆ ئێستا پارە لە جووتیارە کوردەکانیش وەردەگرنەوە حەقی ئەوەی کە بەکاری هێناوە ئەوە گەشتەوە حاڵەتە بەڵێ شتی فێڵی تر کراوە مەسەلەن بە ناوی جۆرا و جۆر زەوی دەست بە سەردا بژیرێ بە ئەنوا زۆر فێر دەکرێتن چونکە هەروەکو گوتم ئێستا ئەو بڕیارانە کە دەرەچی کۆمەڵێک دەستگا هاوکاریانە بەوەی کە بڕیارەکانیان بۆ دەرچی پارێزگاری ینی پارێزگار لە ناو بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ لە نێو بەڕێوەبەرایەتی نفوس لە دەستگاکانی بەغدا لە ناو وەزارەتەکان ینی ئەو دەستگایانە هەموو هاوکارن بۆی کە ئەو زەویانە و ئەو عەقدانە بۆ عەرەبانە بگەڕێتەوە من چەند نمونەیە کرد بۆ دێنمەوە بنمونە مەسەلەن وەکو گوتمان لە چوارچەوەی مادەی 130 ئەو عەرەبانی کە پارەیان وەردەگرت دەبوایە واز لەو عەقدەکانیان بێن و بگەڕێنەوە بەڵام من ینی بەڵگەم لایە کە هەندێک کەس لەوانە پارەیان وەرگرتووە
ئەوەی چوارچەوەی مادەی 140 بەڵێ لە چوارچەوەی مادەی 140 بنمونە جا پەنجەمۆرەکانیشم هەیە ئەگەر ئەوە بێتن لەگەڵ ڕوخسەتە ئەوە یەک لە پەنجەمۆرەکانە ئەوە نووسراوێکی مادەی 140 بەپێی ئەو نووسراوە ئەو کابرایە پەنجەمۆری کردیا کە دەڵێتن من لە چوارچەوەی مادەی 140 ئەو زەویە هەموو مافێکی یاساییم هیچ مافێکی یاساییم لەسەر ئەو بەستە کشتتوکاڵی نەماوە لەسەر ئەو زەویە بەڵام دواتر محکەمە بڕیاری بۆ دەدا بۆی کە دەڵێتن ئەوە ڕەفع تەزمیدەکەی بۆ بکە کەواتە ئێستا هاتۆتە لە سنووری گوندی پەرکانەی دەڵێتن من زەویم دەوێت لە گوندی پەرکانەش بە واستەی جێشی عراقی خانوویەکیان پێداوە یان داگیری کردووە هی کورد بەڵێ هی کوردە کوردەکەیان دەرکردووە ئەو خانووە لەو کاتە چۆل بوو لەو لەحزەی کە هێنان ئەویان لەو شوێنەی نیشتەجێکە تەبەن مەسەلەی و پەرکانی حالەتێکی تایبەتە گەڕ ڕوخسەتەبی ینی ئەوەت بۆ دەکەن پەرکانە گوندێکی یەک لە گوندەکانی سنووری سەرگەڕانە گوندێکی گەورە بووە ساڵی 75 بە بڕیاری بەعەز دەریان دەکەن جا هەمویان دەردەکەن مەلاکە دەردەکرێت ئەوەی کە وەکوتم مامزەمیلی علۆی پێدەرێن لەگەر خەڵکە جوتیارەکانیش هەمویان دەردەکرێت ساڵی 75 دوای 2 ساڵ ئینجا بڕیارەکەی 1939 دەرەچی سیرکە ئینجا بڕیارەکەش چێ دەگرێتەوە تەنها دەرێ مەلاکەکە دەگرێتەوە دەڵێ ئەگەر هاتوو تعویز دەکرێتەوە بەڵام کابرا هەر لەوێن دەرێکە نەماوە 2 ساڵە دەرت کردووە ئاوارە بووە دەربەدەر بووە پارەی چی تعویزی چی ئێستا ئەوان دەڵێن وڵا کوردەکان تعویزیان وەرگرتووە 2 ساڵ بۆ دەری کردووی 75 دەرکراوە 77 قرارەکە دەرچووە ئێستا کورد دەگەڕاوەتەوە بۆ پەڵکانە ئەگەر ڕوخسەتەبی بەڵێ ئێمە وەکو گوتم لە ساڵی 75 کە دەردەکرێن گوندێکی تەواو بوو مزگەوتی لێبوو ینی مەکتەبی لێبوو خەستەخانەی لێبوو ینی گوندێکی تەواو نزیکەی 100 ماڵ دەبوو بەڵێ دوای 15 ڕۆژان چکە من بەبیرم دێ من خەڵکی گابەرەکە و پەرکانە سنووریان لەسەر یەکترە ینی 5 کیلۆمەتریان نێوانە بەبیرم دیانێ چکە خەڵکی پەرکانی کە دەرکەن هاتنە گوندەکەیمە لە ساڵی 87 دەرکرایە جا ئەوان کە دەرکران دوای 15 ڕۆژ عەرەبیان هینە لە شوێنی ئەوانیان نیشتەجێکردن هینانە ناو گوندەکانیوان ناو خەستەخانەکانیوان ناو مزگەوتەکەی کوردەکان بەڵام ئەوانە لە خلالی لە 75ەوە تاوەکو 2003 لەو فترەی دەوڵەمەند بوون بە واستای ئەوەی کە حکوومەتی عراق ئەنواع امتیازاتی دەدانێ ئەو زەویە بەلاشە و ئەو زەویە بە پیتانەی پێدابوون و لە مەسەلەی سوتەمەنی بۆیە کە ببێنەوە ئەنواع بەبنە سوتەمەنیانی پێدەدان لەلایەکی کە بەڕاستی ئەو شوێنە لە ڕووی جوگرافیەوە بووە سنتەری پەڕینەوەی سوتەمەنی لە نێوان حکوومەتی عراق و ئەو کات لەگەڵ هەرێم لە دوای 91 جا ئەو سوتەمەنی و ئەوان لەبەرەوەی بوونە قاچاقچی بۆیە دەوڵەمەند بوون کە دەوڵەمەند بوون هەستان چیان کرد مەسەڵ خانی ئێمە خانووکان قوڕ بوون خانووکان ئێمەیان دەڕوخان یان ئەتۆ 28 ساڵان لە شوێنێک بمینەوە بە تاکید ژوورێکی لێ زیاد دەکەی دیوارێکی لێ زیاد دەکەی سەرەکەی ئەگە داربیدەیەکی سەبا ئەوان هەموو گۆڕانکاریان کردی کەچی ئێستا هاتوونەتەوە ینی وەکو گوتم ئەو با قسەکەماوە بێ ئەو پرۆسی درێژی تا 2003 لە 2003 لەبەرەوەوانە خەرچی منتیقەی نەبوون بە ئەسڵ ڕۆیشتنەوە ئێمە هاتینە ناو گوندەکە و ینی سەر ئەو خانوانەی کە هەرێکە لە شوێنی خۆمان بووە کەچی ئەوان لە دوای 2007ەوە بە واستەی دەسەڵاتە دارەکانی عراق دووبارە دەیانەوە بێنەوە ئەو گوندە داگیر بکەن بە تایبەتی وەکو گوتم پارێزگاری بە وەکالەتی کەرکووک لەوەی زۆر دەوری هەبووە لەبەرەوەی ئەو خەڵکە ئەسڵەکەی گوندی پەرکانە بە هەمووی بە ئاوارە و دەربەدەر و ئەوە دادەنێ کە خەڵکی پەرکانە نین و ئێستا خانووکانیان داگیر بەس خوا و پەیامە بگەینم بەڵام ئەو عەرەبانەی کە مەبەستی گۆڕینی دیموگرافیەوە مەبەستی تعریب لە شوێنەکانی وان بەعسێ ناوێتی ئەوان بە خاوەن ڕەسەنی ئەو گوندانە و ئەو خانوانە دەزانێت بۆیە ئەوان دەیانگوت ئەوە خانووی ئێمە دەبی بیدەنەوە و ڕاکان دەیگوت دەبی بیاندنەوە ئێمەش پێمان دەگوتن باشە بەس پێمان لە کۆ خانەکانی ئێمە ئێوە لە 75 ئەوان هاتون کە هاتن گوند نەبوو مزگەوتی لێ نەبوو ئەیکوا خانووکانی ئێمە جا ئەو کێشەیە لەبەرەوەی بڕیاری مەجلس قیادە سەورەیە لەبەرەوەی حکوومەتی عراق ناوێت پاڵپشتی عەرەبەکان بە کاملی بە بڕیاری مەجلس قیادە سەورەیە لەگەڵ ئەو عەقلیەتە شۆڤینیە و داگیرکاری و پاڵخوازەی کە ئێستا
لە بەشێکی زۆری نێو وەزارەتەکانی عێراق و لە نێو پارێزگاری بە وەکالەت و ئەوانە لەگەڵ کۆمەڵێک ینی کەسانی تری شۆڤین لە ناو دەستگاکانی کەرکووکەن ئەوانە هەمووی پاڵپشتن بۆ دووبارە تعریبکردنەوەی ئەو گوندانە. سوپاس بۆ تۆ کاک محەممەد ئەمین. شتێک ماوە زۆر لەبیر ینی هێنابێتت باسیکەی دقەیەک دوو دقت دەمێ؟ وەڵام مەمنون دەبم ئەگەر ڕوخسەتم لێ لەبەرەوەی بەڕاستی هەندێک حالەتی زۆر تایبەت هەیە ئەوی شەوەیە مەسلەی تۆبزاوە حالەتێکی زۆر تایبەتە ئێستا مەترسێکی جدی لەسەر بۆی کە دووبارە تعریب بکرێتەوە. من ئێمڕۆکە ئێستا کە دێم لە تۆبزاوە ڕادێم لەبەرەوەی جێیشی عێراقی کاتی خۆی شوێنێکەوە کە وەکو میوەخانەی عەلی حەسەن مەجیدی گۆڕ بە گۆڕ بووە ئێستا فڕقەی 11 لە وێندەرێکەیە ئەوڕۆکە یعنی ئەو هەفتەیەکە هەوڵ دەدان 92 زەویدکە بەس فراوانی بکاتە وەکو بیکاتە معسکەر هەموو زەوی جوتیاری کورد و تورکمانە. بەڕاستی ینی جێگەی هەڵوەستەکردنەوە دەبێت تەواوی دەسەڵاتدارانی عێراق بە تایبەتی کوردەکان بێنە سەر ینی هێڵ و نەهێڵن ئەو داگیرکارەوە ئەو فراوانخواسیە سەر بگرێ و دەبێت پرۆسەی تعریب لە تەواوی سێکتەرەکانی تریش ڕابگیرێ. بنمونەوەستا هەوڵیان هەیە بۆی کە تەواوی وەکو گوتم زەوی کشتتوالەکان داگیر بکەنەوە تەواوی ئەو گوندانە داگیر بکەنەوە و لە منطقەی نەورۆز کێشەمان هەیە دەیانوێت ئەو خانوانێک کە کاتی خۆی ینی وەزارەتی دیفاعی عێراقی خەڵکەکەی ینی دەسەڵاتداران و پلەدارەکانی وی لەوێنەرەکە دووبارە دەیانێت خەڵکە ئاوارە کوردەکەی دەربکەنەوە ئەوان تێدا نیشتە جێ بکەن. هەندێک کێشەی ترمان هەیە لە گەڕەکی عەرەفا ئەوانیش بەڕاستی کێشەیەکی تریان هەیە ئەوجارە وەزارەتی نەفت سکاڵا لێکردوونە هەر ڕۆژێکی بانجی بەبرێن دەستگیریان دەکەن و ئەزیەتیان دەدەن و ناڕەحەتیان دەکەن. تەواوی کورد لە کەرکووک لە ئەزمەدایە کێشەکانی چارەسەر نەکرێ دەبێتە هۆی بەڕاستی تەقینەوەی وەزەکە بۆیە داوایکی بە پەلەمان هەیە کە ئەو کێشانە هەمووی چارەسەر بکرێت ئێڵغای قەراراتی مەجلیسە سەورە بکرێتەوە کورد بە مافەکانی خۆی شاد بیتن کورد وەکو هاوڵاتی دەرەجەیەک حسابی بۆ بکرێ و کێشەکانی چارەسەر بکرێت کێشە پەروەردەیەکان کێشە خزمەت گوزاریەکان کێشەی ئەنی هەموو ئەو کێشانێک کە کورد لەوێندرێکە پێی دەناڵێنن بە بنبڕی چارەسەر بکرێت بۆی کە دووبارە تعریب و ئاوارە و دەربدەر نەکرێتەوە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی کەرکووک باو بەرنامەیە بۆ مێژوو بمێنێت. بە هیوادار سوودی لێ ببینرەوە بە دەم پەیامەکەی جەنابتەوە بێت. دووبارە سوپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنەوە لە یەکتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.